به پرسا پاسپورت هرما کردستان و ده همان دم ده پرسا جوینا ایرویا اوپک پلاس جی زیاتر گوتو بیش بکن به میوانداریا دکتر بهروز جعفر سروکی پیمانگاه مدیتریانا جبول کلین هرمی جسلیمانی لگل میا دکتر بهروز دم باش و سپاس با آماده بونا و همو عالیه که آماده بونا خوانی شاند ده جبو جاردن دست بکرنوه شاندنا نفت هرما کردستان و اپیکور داوید بیجه ایدی آمادن دستکاریا گریبستان جی بکن کی جان خالن لگوری دیفچون و لیکولینین و کدناوا گریبستان دان هنه کو دست لسر هاتنه دانین کو بینه گوهارتن بینه سر راست کرن سپاس بۆ ئەم دەرفەتە پێش هەموو شتێک هەستەکەم کە ئاپیکۆر وێڕایەوەی کە کاریگەریان گرنگە بە تایبەتی لە سەر ئاستی لۆبیکردن لە وڵاتانی جیهان بە تایبەتی لە ئاستی ئەوروپا و ئەمریکا دەنگەکانیان باشتر ئەبیستێ و لۆبیستی خۆیان هەیە بەڵام ئێستا قسەکەری ڕاستەوخۆ و قسەکەری کۆتایی لەم پرسەدا حکوومەتی عێراقە و دەرکەوتووە نزیکەی بۆ 4 مانگە ڕوا دەرکەوتووە حکوومەتی عێراق ڕێگری سەرەکیە لە هەناردە نەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ماوەی ئەم ساڵ و چەند مانگەدا ئەمە لەلایەک لەلایەکی دیکە بە نسبەت ئەو پرسیارەی کە جەنابەت باس لە پیاچوونەوە بە گرێبەستەکانەکەیت حکوومەتی عێراق 2 هەفتە پێش ئێستا 22 گرێبەستی دیکەی لە جەولەی تەواوکاری 5 و جەولەی شەشەم یعنی 5 پلس و شەشەمی داواژۆ کرد لەگەڵ کۆمپانیا جیهانیەکانە ئەو گرێبەستە لەسەر گرێبەستی بەشداریە لە قازانجا ئەگەر ئێمە تەماشای گرێبەستی بەشداری لە قازانجا بکەین کە حکوومەتی عێراق واژۆی کردووە لەم 2 هەفتەی ڕابردووە زۆر نزیک و هاوشەوێ لەو گرێبەستانەی کە هەرێمی کوردستان 15 بۆ 16 ساڵ پێش ئێستا واژۆی کردووە زۆر نزیکە لەو گرێبەستانەی کە حکوومەتی عێراق لێ گرێبەستانی حکوومەتی هەرێمی کوردستان تێبینی لەسەرە و ناقانونیە و نادەستوریە دیارە من بۆ خۆم لەسەر ئاستی گرێبەستەکان لەسەر ئاستی دەرهێنان لەسەر ئاستی هەناردەکردن لەسەر ئاستی پاڵاوتن لەسەر هەموو ئاستەکان تێبینی خۆم هەیە لەسەر پرۆسە نەوتەکانی هەرێمی کوردستان و بە توێژینەوەی زانستی ژەمەمان تەقدیمی هەموو لایە کردووە بەڵام من مەبەستمە و خاڵانەیە کە حکوومەتی عێراق خۆی 22 گرێبەستی واژۆ کردو لەم چەند هەفتەیە ڕابردووە نزیکن لەو شێوازی گرێبەستەی کە هەرێمی کوردستان 16 ساڵ پێش ئێستا واژۆی کردووە وابزانم ئەمە ڕوونە ئەم پەیامە بگات خاڵێکی دیکە ئەوەیە کە حکوومەتی عێراق باز لە سۆمۆکە نەوتی هەرێمی کوردستان تەسلیم بە سۆمۆ بکات ئێمە زانین سۆمۆ لە بەسڕە نەوتە فرۆشێوانیە حکوومەتی عێراق نەوت بنێرێتەوە هەرێمی کوردستان بینێرێتەوە ئێستا بینێرین 10 ساڵی دیکە هەناردەکرد دەست پێ بکات و هەر دەبێ بەو بۆڕێیە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێت کە ئێستا بۆڕی نەوتی کوردستانە هەر دەبێ بچێتە سەر بەندەری جیهان لەسەر دەریای سپیناوە ڕاست چونکە ڕێگەیەکی دیکە نییە مەسەلەن ئەگەر گریمان نەوتی هەرێمی کوردستان تەسلیم بە سۆمۆ کراو لە بەسڕە فرۆشتاوە نییە 450,000 بەرمیل نەوت هەر بەرمیلێک ستانداردی نەوت لەسەر ئاستی جیهانیە 159 لیترەوە نییە ئەگەر تەنکەری بۆ بگرین هەر تەنکەرێک 36,000 لیتر بگرێن نزیکەی 1996 تەنکەر ئەبێ هەموو ڕۆژە لە هەرێمی کوردستانەوە بەرەو بەسڕە بەڕێوە بن بۆیە ئەمە شتێکی نامعقولە کە حکوومەتی عێراق داوای دەکات نەوت تەسلیم بە سۆمۆ بکرێت نەوت تەسلیم بە سۆمۆ کراوە بەڵام هەناردەکردنەکە بابەتێکی زۆر یعنی نامعقولەتە دکتۆر باس لەوە دەکرێت کە حکوومەتێکی وەکو حکوومەتی عێراق زیاد ببوورە دکتۆر زیاتر باس لەوە دەکرێت کە لە ڕێی بۆڕی کوردستانەوە جارێکی دیکە دەست بە هەناردەکردن بکرێتن و لەم ئاخیرانەش دەست بە چەند کۆبوونەوەی کراوە دێ چاوەڕێکردن vê هەفتەیەژی کۆبوونێندن بێتە ئەنجامدان ji بۆ دەستپێکردنەوە شاندنا نەفتێ دەمەکێدەوەکەوە ئاماژە پێکرد و حکوومەت تا عێراقی حتانەها ڕێگر بووە ji بۆ شاندناوێ لەگەل دەستپێکردنەوە وان جوینان و ئامادەبوونە لە گوڕی داخوێنین بەرپرسێن عێراقێ بە ئامادەبوونە وان ji بۆ دیسان هەناردەکردنا نەفتێ ڕاستی بجددی بێجارێ ئامادەنە دێ نەفتە هەرێما کوردستانی بڕیارێ لەسەر بدە هەناردەی دەربە بکاتن چکو ئەف گوتن و ئامادەبوونەوە دەمەکە ئەو بەحەز دکەن ناخێر من ئوستاد گیان هەر لەسەر ئەم کورسیە دانیشتوو بووم ساڵێک پێش ئێستا من گوتم نەوتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراق مباتەڵەی پێوەکە و هەناردە ناکرێتەوە و تێکەڵ بە پرسی بوجە و قانونی بوجە و میزانیە دەکرێت کە لەو کاتەیە ئەو بابەتە بابەتێکی گەرم بوو بۆیە کۆمەڵێ بابەتی گرنگ هەن لە عێراقدا هەتا لەم کاتەیە کە حکوومەتی عێراق لەبەر دوو سەبەب بێمنەتە لە هەناردە نەکردنەوە و هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان یەکەمیان لە بوجەدا حکوومەتی عێراق
نرخی بەرمیلە نەوتی بە $70 داناوە نییە باشە. بەڵام ئەوە چەندین مانگە نرخی بەرمیلێک نەوت سەر و $80 و $80 کەواتە زیادە لە بوجەیە بێ ڕاستە بوجەکە کە تەزدیق کرا بوجەی 3 ساڵ بوو کورتێنانی تێدا بوو کورتێنانێکی زۆرشی تێدا بوو بەڵام حکوومەتی عێراق ئێستا وای دەبینێت کە ئەم پرۆسی ڕێگای گەشە پێدانەی بۆ بچێتە سەر لە بەندەری فاوە تاوەکو فشخابور هەر مەسەلەکە شەمەندە نەفەر نییە مەسەلەکە وایە هێڵی بۆڕی و نەوت و گازیش لە عێراقەوە بجۆزنەوە بەرەو تورکیا و بەرەو دەریای سپی ناوەڕاست و ببێت بە وابەیەک بەرەو ئەوروپا عێراق تۆزێگەوێم و باتەڵە بەمانە بکات و جگە لەوەش نرخی نەوت لە بوجەیە زیادەی هەیە وەکو گوتم بۆیە ئەم کۆبوونەوانەی ئۆپیکش کە خۆتە زانی لە ساڵی 2022 ئۆپیک بەردەوام بەرزی دەکات ئۆپیک پلس ئۆپیک خۆی 13 وڵاتە دەوڵاتی هاتۆتە پاڵ ئەو بوون بە ئۆپیک پلس رووسیا قیادەی پلسەکە ئەکا سعودیش قیادەی ئۆپیکەکە لە ئێستا ئەمانە بڕیاریان ناوەکە نەوتی کەمتر بخرێتە بازارڕەوە ئۆکەی عێراقەڵێ منیش وەکو ئەندامێکی ئۆپیک نەوت کەمترە خەمە بازارڕەوە تا نەوتی هەرێمی کوردستان نەوتە کەمترە بەڵام دکتۆر پابند نەبووە لە ئامارەکان نیشان دەدرێ عێراق لە چەند مانگی ڕابردوو سەرەتای ئەم ساڵ پابند نەبووە بە کەمکردنەوەی خوبەخشانەی هەناردەکردن و بەرهەمێنانی نەوت لە کاتێکدا ئێستا باسی دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتی کوردستانە ئەمە چون لێک دەدەنەوە لە کاتێکدا دەبێ عێراق وی توێتی لە مانگەکانی داهاتوو قەڕەبووی ئەوە دەکەمەوە کە پێشتر پێوە پاوەند نەبوومە لە کەمکردنەوە خۆی من ئەمە دەرگای بابەتێکی گرنگترم بۆ ئەکاتەوە ئەم پرسیارەی جەنابەت داخە کەمارێمی کوردستان مەراکیزی ئەبحاس و ئاژانسی بەداداچوونی بە قووەتی زانستی نییە کە بۆ دوای ئەم هەموو دەنگەدەنگ و هاژوژەی کە حکوومەتی عێراقی کا 2 ساڵە عێراقیەدەکی نەوتی بەرز کردوتەوە عێراقیەدەکی غازی سروشتی گەیشتووە بە 136 تریلیۆن پێسێجا ئەگەر گەیشتۆ بە 136 تریلیۆن پێسێجا بۆچی ساڵانە 7 میلیارد دلار عێراق غازی سروشتیە کڕێ مانگێکی تر مانگی تەموزە 40% کارەبای عێراق لە ئێرانەوە دابی نەکرێ ئێران کارەبای عێراق بکوژێنێتەوە 1 نەفەر لە بەسرە و بەغدا لە ماڵۆدا نانیشێدێنە و حکوومەتە دەڕوخێنن وەنیە لەبەرەوە بەپێی قسەی بەڕێز مەزهەر محەممەد ساڵح ڕاوێژکاری سەرۆک وەزیران عێراق بەهۆی بەهادەردان و پیسکردنی ژینگە بەهۆی بەهادەردانی غازی تەبیعیەوە ساڵانە 12 میلیارد دلار زیانی بەرەکەوێ قسەکەی جنابەت ئەوەیە کە عێراق وا دەڵێ و عێراق وا دەڵێ من قەناعەتم وایە ئەم جەولەی تەراخیسەی ڕابردوو 2 هەفتەی ڕابردوو کە عێراق واژۆی کرد دەری ئەخا کە کێڵگە نەوتەکانی عێراق پێویستیان بە تەحسین هەیە پێویستیان بە ڕیکۆڤەری و چاکردنەوەی تازە هەیە لەسەر ئاستی یاسایی شوبزە عێراق لە ژێرمە ترسیدایە بۆیە هەرێمی کوردستان دەبێت سوود لە هەڵەکانی عێراق وەربگرێ خۆی ئامادە بکات بۆی بە تەواوی پرۆسەنەوتیەکان هەبچێتەوە چ بە گرێبەستەکان بێت دەرهێنان بێ پاڵاوتەکردن بێ لۆبیکردن بێ بازارکردن بێت ئەو شفتە جیۆپۆلیتیکەی بێت کە لە نێوان ئەنقەرە و هەولێر و ئیمارات و ئەنجومەنی هاریکاری کەنداوە و پەیوەندیە بە هاوکاری ئیدارەی ئەمریکا من پێم وایە هەرێمی کوردستان دەتوانێت شفتێکی جیۆپۆلیتیکی وەرچەرخانێکی جیۆپۆلیتیکی بکات چ بۆی غازی سروشتیەوە بێت یا بەوەی نەوتەوە بێت باشە دکتۆر بەپێی دووخی ئێستای بازاری ناو چ لە کوبوونەوە لە ئەنجامی کوبوونەوەی ئۆپێک پلاسی ئەمڕۆ چاڕوان دەکەن ڕێککەوتنەکە درێژ دەکاتەوە ئوستاز ئاوەڵامی ئەمەی جەنابەت بە 3 خاڵە دەمەوە خاڵی یەکەمیان بابەتەکە بابەتی نەوت خۆیەتی چکە ساڵی 2000 جیهان ڕۆژانە 75 میلیۆن و 800 هزار بەرمیل نەوتی سەرف کردووە بەڵام ئەمڕۆ جیهان ڕۆژانە لە 2024 پێویستی بە 104 میلیۆن بەرمیل نەوتە واتە نزیکەی 26-27 میلیۆن بەرمیل نەوت پێداویستی مرۆڤایەتی پێداویستی جیهان بۆ نەوت زیادی کردووە لەگەڵ ئەو هەموو دەنگەدەنگەی باز دەکرێت کە جیهان پێویستی بە نەوت و غازی سروشتی کەمتر بۆتەوە نەخێر بە پێچەوانەوە زیاد دەکات دووهەمیان مەسەلەکە ئۆپیکە ئۆپیک ئێستا دەسەڵاتی لەسەر بازاری نەوت لە 40 بۆ 44% واتە لە باشترین حاڵەتە ئۆپیک توانای هەیە سەیتەرە بکات بەسەر بازاری نەوت و نەوتی لەسەر ئاستی جیهانە سەیتەرە بکات بەسەر بازاری نەوتدا بە ڕێژەی 144 واتە تەسعیری نەوت بەدەستی ئۆپیکەوە نەماوە بە معنایەکی تر تەسعیری نەوت بەدەستی ئەو وڵاتانەوە نەماوە کە خۆیان خاوەنی نەوتن بەڵکو ئیدارەی ئەمریکا کەنەدا هۆڵندا نەرویج ئوسترالیا زۆر وڵاتی دیکە هەن کاراکتەری ڕئیسین ئەوانە توانن ئیش لەسەر تەسعیر بکەن دکتۆر پرسەکاتن بەگەرمە سەرگرێ بەستن پاترولە لە هەرێما کوردستان و عێراقێک و وەکەتە بخواژی ئاماژە بکردن ناڤاڕووکاوان گەلێک ji هەڤدوو نێزیکن دەما هەڤدوو نێزیک بن و نها بەحسا گوهارتنا ناڤاڕووکا گرێبەستان تێتەکردن
عێراق دخوازە بە تەمامی وەکی هەف بن ئەف گرێ بەستە دە ئایندەدا؟ عێراق بە گرێبەستەکانی نەوتی هەرێمی کوردستان دەڵێت نایاسایە چکۆ پێچوانەی مادەی 111 و 112ە پێی وایە کە نەوتی عێراق هەموو عێراقیەکان قاوەندەرەتی لێ دەکەن چونکە گرێبەستەکانی هەرێمی کوردستان لەسەر شێوازی پرۆتەکتین شەیرن کۆنتراکت گرێبەستی بەشداریەوە بەرهێنانە کە لێرەدا تۆ لەم گرێبەستە تۆکو هەرێمی کوردستانی هاوکو حکوومەتی خانەخوێ خۆتەزانی هیچ کولفەیەک سەرف ناکەیت شەڵگەیەکت هەیە ناوچەیەکە کۆمپانیایەکێنی 100 بۆ 200 میلیۆن دلار سەرفەکە دەگەر نەوتی دۆزیتەوە ئێمە و کاتە حکوومەتە دەخولەکات و دەست بە شێوازی داوەشکردنی سەرمایەیان پاراکەی لە نێوان کۆمپانیاکە و حکوومەتە ئەمە شێوازێکی گرێبەستەکانە کە هەرێمی کوردستان واژۆی کردو هیچ بەرپرسیارەتێکی دارایی یا تەکنەلۆژی ناکەوێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام وانەیە حکوومەتی عێراق لەسەر شێوازی گرێبەستی خدمەن بەس حکوومەتی عێراق بیانوەکانی بە هەرێمی کوردستان ئەوە نییە کە شێوازی گرێبەستەکانی هەرێمی کوردستان خراپن یا ناقانونین یا سەرمایە و سامانی عێراق بە فیڕۆدەن حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراق یا حکوومەتی بڵین بەغدا حکوومەتی فیدراالی ئەوەی کە بەس کورد پێڵە فیدراالی ئەوەیە کە ئەوان ئەو فیدراالیەتە بە زۆر بە هەرێمی کوردستان ئەبینن پێیان وایە هەرێمی کوردستان زیاد لە حەدی خۆی ئاستی سیاسی و ئاستی دیبلۆماسی و ئاستی ئابووریا هەڵکشاوە و ئەمە ڕەنگە دەستێوەردانی وڵاتانی دراوسێشی تێدا بێت کە بیانێ کورد لە پرسی وزە دوور بخەنەوە ئەم دەنگە هەر هەبووە بەڵام ئەوەی کە ئەکەوێتە سەر کورد خۆیەتی کە من پێم وایە کورد بە ئاسانی لە پرسی وزە دوور ناخرێتەوە چونکە سەردانەکانی ئەم دوایی بەڕێز سوودانی و سەرۆکی حکوومەتیش بۆ ئیدارەی ئەمریکا ئەو ڕاستەی سەلمان کە وزە کوردی بردوۆتە کۆشکی سپی وزە کوردی بردوۆتە یەکێتی ئەوروپا وزە کوردی بردوۆتە ناوەندە جیهانیەکان بۆ داڤۆس بۆ شوێنەکانی دیکە بەڵێ ڕێزدار دکتۆر بەهرۆس جەعفەر سەرۆکی پەیمانگەها مێدیتریانە ji بولێ کولینên herêmî ji Silêmaniyê li gel me bûyî gelek spas dem baş.